الزواج لسليماني سيحط طلاق برامبريتي لە درێژەی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجومەنی زانکۆی کۆمەڵی دادگەری کوردستان کۆبوونەوەیەکی بەرفراوانی بۆ پشتیوانی تەواو بۆ کاندیدانی کۆمەڵ ساز کرد. لە کۆبوونەوەکەدا ئامادەبووان جەختیان لەسەر پشتیوانی پشگیری لیستی کۆمەڵ و کاندیدانی کردەوە بەڵێنیاندا بۆ سەرخستنی لیستی ژمارە 285 کار بکەن. ئێمە هەموو کارەکەین و بەدڵێک هاتین بۆ خوای ئەەکەین بۆ پێغەمبەرێکین صلی الله علیه وسلم. ئیتر ئەمە زۆر شتێکی باش من شانازی پێوە ئەەکەم و ئەەکەینە خوا هەموو ڕێگایەکی باشمان پیشان ئەێن ڕێگایەکە گرستین کە هەتایە هیچ خراپەیەکی تیانە هەمووی نەسیحەتە. ئیتر ئێمەش کە وەکو ئافرەت کۆ ئەبینەوە زۆر ئیسفادەمان کە بە شەخصی مەسەلەی خۆم زۆر ئیسفادەم کرد. ئینشەڵا سەرکەوتوو بن و ئەوان هەموو شتێکیان کردەوە بۆ مسلمان و ئینشەڵا ئەوان سەرکەوتووە بن و ئەم عیلمانە نەت وەڵا پێیانم بۆیە دەنگ بن بۆ ئەم دادگەری کۆمەڵ ئینشەڵا سەرکەوتوو بن. ئەم مسلمان سەرکەوتووەکەن ئەوان ئیش بۆ مسلمانەکەن ئەیان هەیە مسلمان سەرکەوێ نان هەیە بکەوێ یان تەلەبیان هەیە دەیان شوێنیان هەیە تەلەبی مسلمان تەلەبە دەرسیتیان کرد و دەرسی قورئان ئەخوێنن ئەمما زۆریان بێن بۆیە نابوو. لە کۆبوونەوەکەدا کاندیدانی کۆمەڵ سوپاس و پێزانینی خۆیان ئاڕاستی ئەندامان لە ئەنگران و سەرجەم هاوڵاتیان کرد بۆ ئەو پشتیوانیە بێوێنەی لە ماوەی بانگەشەدا پێشکەشیان کراوە. لە بەرامبەردا بەشداربووان بەڵێنیان بۆ سەرخستنی لیستەکە نوێ کردەوە بۆ پێی کۆمەڵی دادگەری کەسانی دەستپاک و ئەمینیان بۆ نوێنەرایەتی دەستنیشان کردووە. ئەمڕۆ بۆ پشتیوانی کردن لە لیستی 285 کۆمەڵی دادگەری خوشکانی بەڕێز ئەم کۆبوونەوەیان کردووە سوپاسی ئەرکمان دەبوونیانەکەین. خوشکانی ئێمە پەروەردەکارن دایکن دیارە ئەرکێکی زۆر عەزیم لەسەر شانیانە ئەویش پەروەردەکردنی ماڵ و مناڵەوە لەگەڵیشە ئەم کارە ڕێکخراوەی و حیزبیانەیەکە ئەیکەن و ئەمڕۆ بم کۆبوونەوە پشتگیری خۆیان دووپات کردوێتەوە بۆ کۆمەڵی دادگەری و بەردەوام بوونیان ئینشاءڵڵا. ئەم جۆرە کۆبوونەوانە ئاماژەیەکن بۆ پشتیوانی جەماوەری لیستی کۆمەڵی دادگەری کوردستان کە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵک دەکات. لە قۆناغاستیارەشدا کۆمەڵ باڵێن دەدات کە لە پەرلەماندا درێژە بەکاری خزمەتگوزاری پرۆژە چاکسازیەکان بدات. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.